خۆپیشاندانی دانیشتوانی ژمارەیە گوندی سنووری هەڵەبجەیە کە دژی خراپی دۆخی کارەبا ناڕەزایی دەردەبڕن و بۆ ماوەیەک شەقامی سەرەکی هەڵەبجە خوڕماڵیان داخست. سەدام و لە بەشیر و لە ئەسەد و لەمانەوە کە ڕۆیشتون قاسم بەخوا ئەم حکوومەتە نەگاتە فریای خۆی ئەوان ژوایان لێتێ بە میلەتی ئێمە بە ناڕەحەتی نێتە سەرجادە و مناڵ نابکوشت. پێشووتر ئێمە عادەتەن ئێواران سعات دەوری تقریبا سعات 4 هاتووتەوە کارەبامان هەتاوەکو تقریبی وەنمونە 4 بەیانی ئێمە ئێستا داواکاریمانەوەیە 5 ئێوارە بۆمان هەڵکەن بۆ 12 شەو نە داواکاری زیاترەکەین و ئەمەش قبوڵەکەین بەڕاستی ئێمە خەمی خۆمانمانە خۆ لەوە چێسە بۆ منکو خۆمەریز خۆمان و کارەبامان بەس دراوسەکەم نییە دیکاک. دانیشتوانی ئەو گوندانە دەڵێن دەیانەوێت کارەبای نیشتیمانیان وەک خشتەی ساڵانی پێشووتری لێ بکرێتەوە کە لە ئێستادا لە شەو و ڕۆژێکدا چەند سەعاتێکی کەم کارەبایان هەیە. هاوڵاتیەکیش دەڵێت گەڕاوینەتەوە بۆ بەکارهێنانی مۆم و چرا. کارەباکایی گوندەکانی بناری شنەروێ گوندی عەنە بۆ ئەوانەی کە لە پشتیەمەون لە شەو ڕۆژێکا 3 ساعت کارەبامان هەیە کە ئەمە کێشەیەکی زۆری بۆ دانیشتوانی گوندەکە دروست کردووە بەهۆی نەبوونی مۆلیدەی ئالیەوە کێشەکە زیاتر لە سەرمان بەڕاستی زەق بۆتەوە. کێشەی سەرەکیمان کێشەی کارەبایە بەڕاستی ئێستا کێشەی ڕۆشناییمانە ڕووناکی کارەبا ئێستا گەڕاوینەوە بۆ لای شەحن ئێمە گەڕاوینەوە بۆ مۆم گەڕاوینەوە بۆ چرا بەڕاستی ساڵانی خشتەی کارەبای ڕابردوو 8 ساعت کارەبامەوە بۆ لای کەمەوە ساعت 2 هاتووەتەوە جاریوا بۆ 6 بەیانی 6 بەیانی تا 7 بەیانی کارەبامان بوو 8 بەیانی کارەبا هەبووە ئێستا بە پێچەوانەوە بۆتە 3 ساعت. لەم بەیانیان نازانم چۆن نوێژ بکەم بە خاتری خوا وەڵای نازانم چۆن نوێژ بکەم دەینی هەرچی نوێژی بەیانیان بە من ئەم دەسەڵاتەوەیە هەر نازانم چۆن نوێژ بکەین کاکە ئێمە وڵاتێ کارەبامان پێویستە شمان پێویستە کاکە تێینە دەرەوە مناڵمان هەیە مناڵمان نەخۆشە مناڵمان سەعیە بێ. ساڵانی پێشووتر حکوومەت مۆلیدەی ئالی لە گوندەکان هەڵگرت ئێستاش خراپی کارەبای نیشتیمانی وای کردووە هاوڵاتیانی گوندەکان بێبەش بن لە هەردوو کارەبای نیشتیمانی و مۆلیدا. داواکاری هاوڵاتیانیش ئەوەیە دۆخی پێدانی کارەبایان بۆ چاک بکرێتەوە ئەگەرنا فشاری مەدەنی دیکە دەگرنە بەر و بێدەنگ نابن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.